بەناوی خوا بەخێر بێن زۆر بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەر چاوەکانم. من بیار ئەبوبەکر عوسمانم دانیشتووی ناحیەی بیارم. ئەم ئیشە تقریبان بڵێم لە 2007ەوە خەریکین خۆم دەرچووی کۆلێژی کارگێڕووی ئابوورین بەشی ژمێریاری لە جامعەی سلێمانی. ئیتر کە هاتینەوە ئەوە تاعینات و شت نییە لێرە گەنجی بیارە زۆربەی بێ ئیش و بێکارە. ئیتر هاتین دەستمان کرد بە دروستکردنی ئەم دوکانانە و لەبەرەوەی گەشتیار ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە منتیقەی ئێمەکە ئەلحەمدولیلا سپاس بخوا لە ئیشەکەیە باش. وەڵی بەلای ئەوانەوە ئیشێکی زۆر غەریب و جوانە ینی زۆر بەلایەنەوە شتێکی جوانە لە 1970 بۆ لە سەدانەوەی شتەکانمان هەمووی دەستکردە. بەڵێ ئیتر بۆن لە سەداسی دەستکردی خۆمانە لە 1970شی ئێران و هەورامانی ئەو دیوە شتەکان ئاوایە ینی بە تێکەڵاوی ئێنین لێرەدا ێنین بۆ گەشتیاری عەرەب و گەشتیاری خۆمان ئێستا بەرە بەردەوام ڕوو لە زیاد بوونە گەشتیار الحەمدولیلا. ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی تر هەورامان و بیارە بە تایبەتی گەشتیاری زۆر بووە لەخوا بەزیابێت. وڵی گەنجانی ئێرە بە زۆری ناڵێم ئیشی دوکانداریەکەن و ئیش لەو مەرزەیەکەن تر مەرزەکە ڕۆژێکەکەی و 2 ڕۆژ نییە و بەڕاستی زۆربەی گەنجەکانی لەم ڕۆژەیە بە زۆری بێکارە. ئیتر ئەم جەماعەتە گەنجشکەم دوکانەمان کردوێتەوە ینی دوکانەکان لەخوا بەزیابێت دوکانی جوانەسە بەرەبەرها گەنج چاو لە گەنجی ترەکە هێتە ناو بوارەکەەوە دەزەکا بە دوکان چاکردنی دوکان و ئیتر الحەمدولیلا بیارە دوکانەکان ئێستا زۆرەوە جاران لە یەک دوکانە و لە 2 دوکانەوە ێستا نزیکەی 30 تا 50 دوکانی بەس کەلتوری دیایە شتی وشکۆ هەموو شتەکانی تایە. گەشتیاری جنوب ئێستا گەشتیاری عەرەب ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی تر زیاتر بووە. تقریبا خۆمانەچین لە ئێرانەی کڕین بڵێ لە ئێران و لە هەورامانی ئەو دیوە شتیش لێر هەیە لێرە دروستەکەی بەس بۆ بە نسبەی لە 120 لە 130 لەوە زیاتر تێبەڕ ناکە. وایڵێ پرسیارەکە بۆ ناڵێن هەورامان شتی گرانە. ئەم شتە لە هیچ شوێنێکی ترانێت تا سوالی کردبێ وتبێتی بۆ نام شتە بای چەنە کابرا وتبێتی 10,000 لێرە پێی وترا بە 20,000 یەکەم جارە شتەکە ئەبینێ پێی وترێ 10,000 لە شتەکە گرانە تۆ بێ لە شوێنێکی تریش پرسیارگەی زانی سعرەکان بە پۆیشتی چۆنە ئەنجاتۆ بێ لێرە پرسیارگەی بڵێ شتەکان گرانە. الحەمدولیلا شتەکان ینی بە نسبەی بۆن لە 180 سعرێکی مامناوەند و چاکیانەیە هەموو کەسەکان لێ ڕازیتر شتیژەیە گران و جوان و ینی شتی دانسقەیە و شتانە هەر سعری خۆیان لەسەر. بەردەوام زیادە ئەم ئیشە ئێمە بەردەوام ڕوو لە زیاد بوونە ینی بۆ نمونە پار 20 دوکان بوو ئەم ساڵ بووە بە 40 دوکان. احتیمالیشەکە ساڵێکی تریش خەڵک بە تەمایە دوکانەکەنەوە بەردەوام لەوانەیە بگاتە 50 تا بۆ 60 دوکانی بەس کەلتوری لەناو بیارەیە. بە زۆری کاری دەستی ئێستا بۆنە بچۆرە بوونە شارەکان پڕ لە شتی سینی شتی تورکی بەس لێرە بە زۆری کارەکان ینی کاری دەستیە و ئەبێتە جێی سەرفڕمانی خەڵک کە ئەیبینێ حەزی پێ بۆ ماڵەوە ئەیکڕێ بۆ هەموو شوێنەکان ئەتوانێت ینی بەکاری بێنی شتمانەیە توانی بۆنە بۆ وەسایلی دەنۆ شت بەکاری بێنی جێ نەخڵ بێ چەرەسات بێ بۆنە جانتا هەیە بۆ سەیران بۆ ناو بازار بۆ هەموو شوێنەکان توانین بەکاری بێنی شتی زۆرمانەیە ینی لە یەک بابەت توانی 5-6 شتی تا بەکار بێنی. جوانکاری ناوماڵ عادەتەن لە سەدانەوەی کاری دەستیە بڵێ ینی فەرکلۆری ئەمێنێتەوە شتەکە ینی بەرگەی 40 بۆ 50 ساڵە گرێشتەکان شتی ژێ بوونە بەرگەی ساڵ 2 ساڵە گرێ ئەوەی کاری دەستێ سەی وایە هەرداری هەڵکۆڕراوە ئەوانە هەر بەعام شتی گرانە ینی کابرا بابەتێکی سینیش بکرێت کە بە معمەل دروستەکرێ ئەگەر داری هەڵکۆڕراوە بە هەر گرانەکەوێت لەسەری لێرە شتەکان ینی بەدەستامون خەڵکی ئێمە لە ڕووی دەستڕنگینیەوە ینی لە پێشکەوتنی خەڵکەکانە بۆنە هەورامانی ئەو دیوانی شتی وا دروستەکان تا ئێستا بە خەیاڵ هیچ کەسێکان نەهات بێ بۆن کابرا ئێستا ئەو منجەڵە هەیە لەویا منجەڵەبە کاملی بەردی هەڵکۆڕراوە بە دیزاینێکی جوان کردویانە ینی زەحمەتێکی زۆرە لەوانەیە احتیمالەکە 2-3 نەفەر خەریکی بێ 2-3 سەعات جا چاکیکەن کابرا لێرە ئەیدا بە 10,000 و 15,000 لەوانەیە کەسێ بێتە ئێرە بڵێ شتەکان گرانە بەڵام شتەکان ینی لە چاو خۆیان لە چاو چاکی کوالیتەکە یا هەر بەلاشە ینی سعرێکی وای لەسەر نییە. ئامۆژگاریمان بۆ گەنج بە تایبەتی بۆ گەنجی هەورامان ئەوەیە بۆ نمونە نەچێ بەردەوام بۆ خۆی دانیشە لە چایخانەکان و بێ هەوڵێک بووە بۆ عەربانەیەکیش دانێ هەر باشە بۆ خۆی بژێوی ژیانی خۆی پێدابینەکە نەچێت دەست لە باوکی پان کاتەوە ینی گەنجی ئێرە الحەمدولیلا ئەو هیمەتەیان هەیە بەردەوام بە شوێن ئیشە ئاگەڕێن ناوەسن بە دیارەوەیە کە باوکیان پارەیان باتێ الحەمدولیلا لە تەمەنێکی کەما هەستەکەی ئەبینی کابرا خانووی هەیە سیارەیە هەموو شتێکیان هەیە لەخوا بەزیابێ. وەڵی لە ڕووی گەنجی هەورامانەوە من هیچ چاوەڕێکم لە تاعیناتی حکوومەت نییە ئێسەوە خەستەخانەی لێ دابینیان کرد بۆ خەڵکی بیارە بە تایبەتی 2 گەنج ناو بیارەیە ناوی هاتەوە چاوەڕێکی لە حکوومەت بێ
هیچ چاوەڕەیەکم وەڵام من لە حکوومەتانیە 2016 تەخڕجم کردووە ئەمە ئەگاتە 6 ساڵ ژمێریاریم تەواو کردو لەو خستەخانەی بیارەیە لە ناو بیارەیە تاکە نەفەر بووم ژمێریاریم نووسیوە خۆم بەتەنیا ژمێریاری فۆڕم پڕکرێتە ناوم نهاتوێتەوە کابرا ڕۆژوەی منتیقەیەکی تری هەڵەبجە و هێچ هەرچەنە ئێمە لە ڕووی ینی ئەو شانە ینی فەرقی کەس ناخین هەڵەبجەیە بیارەیە هەر کابراویش گەنجە پێویستی بەکارە بەڵام ئێستا ئەو خستەخانەی لەوێ کرابووە ئەوە لە 180 بۆ لە 170 خەڵکی بیارە بووە لەنا 120 کەسە 2 نەفەریان خەڵکی بیارە بوون ێ باشە من بەتەنیا لێرە ژمێریاریم پڕ کردوێتەوە بەتەنیا لە ناو بیارەیە هەر من ژمێریارم بۆ نامخیتە ناو خستەخانەکەەوە بە ناوم بێتەوە لەوێ ئیشکەم ئەو کاتە دوکانەکە ئەدەمە دەستێکێکی تر گەنجێکی تریش لە جێ من ئیش کات و ئەو کاتە بۆ ئەویش باشە بێ بۆ منیش